ئەوەی دەیبینن پشیلەیەکی ناحیەی قوشتەپەیە کە لە ترسی خنکان لە لافاوەکە چۆتە سەردارێک، بەڵام بەهۆی بارانبارینی زۆر و بەردەوامبوونی لافاوەکە هەر لە سەردارەکە ڕق بۆتەوە. هاوڵاتیانی زیان لێکەوتووی لافاوەکی هەولێر هەر لە ڕۆژی دروستبوونی لافاوەکە چاوەڕوان بوون. حکوومەتی هەرێم بەدەمیانەوە بچێت و بەشێک لەو زەرەر و زیانانەی بە هۆکاری دروستبوونی لافاوەکە بەریان کەوتووە قەرەبوویان بۆ بکرێتەوە. بەڵام تا ئەمڕۆ کە 8 ڕۆژ بەسەر ڕووداوی لافاوەکە تێپەڕ دەبێت، هیچ کام لەلایەنە حکومیەکان قەرەبوویان نەکردوونەتەوە. دەستگای خێرخوازی بەخشیم بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام کەمپینێکی هاوکاری زیان لێکەوتوانی ڕاگەیاند و توانی 200 ملیۆن دینار بەسەر زیان لێکەوتوانی ناحیەی قوشتەپە و گەڕەکی دارەت و سەرکارێز دابەش بکات. لای خۆیانەوە هاوڵاتیان هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشیم بەرز دەنرخێنن. کارە ساتوشی گەورەیە، هەر کەسێک ئەگە بە 250 بەشداری کردیە خواخێری بنووسی، خواخێری ئەو کەسەی بنووسی کە هاتیە ئەوەی قسە دەکا ئەوەی هاوکار دەکا، هەر هەمویان یەک بێک خواززانداتەوە خوای پەروەردگار بەهەشتیان بەنسیب بکە، خوای پەروەردگار چی چاکە ئەویان بێنتە ڕێگا، یەک بە 700 والله یضاعف لمن یشاء. خواخێری هەموو کەسێک بنووسی ئەو کەسەی دێ بەشداری دەکا لەو لێ قەوماوانە بەڕاستی خەرکەچی هەژار نشینە ئەو شوێنانەی کە لافاوەکە گرتێت و خوازیان بداتەوە خواخێری هەم نووسی. سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە کۆمەک و هاوکاریانە هینە بوو کۆمەلگای مزگیری سێگەڕێک کە لافاوی لێدا بوو خەڵکەکە هیچیان لۆ نەما بوو. نامۆڵەکان هەموو بە کرێکۆڕ عەمەڵە هینەتری بە شوفەر و قەڵاب بەیانبار کردیە، ئەوانژی ئەوڕۆ هاتینە هاوکاریان نوهینە کەس تەقسیری نەکردیە، خواخێریان بنووسی، خواخێری دەستگای خێرخوازی بەخشین بنووسی. داوا دەکەین زیاتر هاوکاری بکرێن چونکە ئەو ماڵانە یعنی هیچیان لۆ نە بەس سەریان لێ دەرچووە، هیچ ناوماڵ و ماڵیان حالیان نەمایە. هیچ نەماوە کاکە گیان بۆ خوای یعنی خێرخوازە کات بەتاین لەبۆ هینە هەتا وزانین تمش ئەو شمەکوت ئەوم کە هیچم نەما نەغەسالە سەلازەم سوتام زەمینەم سوتا یعنی مەچینە تەلەڤیزۆن هیچم نەما کەنتۆر. زیانی لافاوەکی شاری هەولێر بە نزیکەی 20 میلیارد دینار دەخەملێنرێت و سەدان خێزان و ماڵ بە هۆکاری لافاوەکە بژێوی ژیانیان لەدەستداوە و هەرچی لە ماڵەوە شکیان بردووە ژێر ئاو کەوتووە. دادە زیانتان زۆر بەرکەوت لەو لافاوە هیچمان نما بەخۆی ماڵتانە تا ئێستا شخاوێ نەبوویتەوە؟ نا بەخۆیەوە تا ماڵمان هەمووی نما قەلابمان کەوتە قەلابێک گچکەکانمان هەبوو ئەو هەموو شتەمان هەبوو لەو بەرەو هەمووی ئاو بردی ماڵاتە تا ناوینەکانمان ڕچمان هەمووی سوتاکە ئەوە سەلاجەم زەمین هەنەغ مامرمانە عەلەمانە قازمارم قەشی خەلاص بوو هیچم نەما. قاز و مامر و شتانە لێرە حتی هیچم ئارە وەڵڵاهی زۆرتەوە ئارە وەڵڵاهی زۆر چەند عەلەمە چەند عەلە قازم هەبوو گەلێ زۆرم هەبوو هەموو ڕۆی خۆمان دەرچوونە سەلامەتین لەخوای بە زیادی بە زمارم و سیارە و ئانەمە شوێ گوتی لەخوای بە زیاد باشی عیشەتمان لەسا ئەوەندەی بۆ ئەو لایەمان بە گوتی هاچی لێ بووە هەمووی ئاو بردیتی هیچکەچ زۆر لێرە بوو دەقێم هەزار مشکم لێرە هەبوو بە خێوم دەگەیشتی داوازینی بێ عەلەف نییە تەنە عەلفەکە لێرە بوو حەشا والعەزم عیشەتمان لەسا ئەوەندەی بوو ئەم کاک سەنگەر بەخوا ئاوی لێرە بی ئەم مەتقای هەموو ئاو بردیتی. زیان لێکەوتوانی لافاوەکە دڵخۆش بوون بە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین و جەختیان لەسەر پێویستی زیاتریان کردەوە لە شتومەک و پێداویستی ناوماڵ. هاوکات بەشێکی زۆریە و گەڕەکانەی لافاوەکە بەریان کەوتووە گەڕەکی هەژار نشین و پێویستیان بە خزمەتگوزاریە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.